سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوانەوە دەبینەوە میانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئازیزان هەروە خۆشتان ئاگادارن لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا شەپولێکی نوێی گرانی پەیداویستیە سەرەکیەکانی خەڵک سەراسەری ئێرانی گرتەوە. هەروەکو چاوەڕوانیش دەکرا پەرەسەندنی هەژاری فەلاکەت بێکاری و هێرش بۆ سەر نانی سفرەی خەڵکی بێبەش بەستێنی تەقینەوەیەکی کۆمەڵایەتی و جەماوەری لە ژمارەیەک لە شارەکان و وستانەکانی ئێرانی خوڵقاند. ئێمە بۆ قسە و باز زیاتر لەسەر ئەم بابەتە لە بەرنامەی هەفتەیە کۆمەڵە و هەڵسوراواندا هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵمان لەگەڵدایە. هیوادارین کە تا کۆتاییش لەگەڵمان بن. کاک حەسەن سەرەتا بەخێراتنت پێ دەڵێم زۆر سپاس بۆی کە بەشداریت لەم بەرنامەیەشدا کرد. زۆر سپاس کاکە ئەمیر بۆ تۆ هاوکارانت سڵام و ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەتایبەت ئەم بەرنامەی کۆمەڵە هەڵسوراوە. زۆر سپاس. کاک حەسەن هەروە خۆشتان ئاگادارن شەپۆلێکی نوێی گرانی لە ئێران کەوتەڕێ بارودۆخی سیاسی ئێران کە بۆ خۆی لە خۆیدا ئالۆز بۆ ئالۆستریش بۆتەوە. بەڕای ئێوە خاڵە سەرەکیەکانی ئەم بارودۆخە نوێ چۆن دەبینن؟ چییە؟ من پێم وابێ جمهوری ئیسلامی ئەگەر ئەوە پێناسەی بکەین بە بوحران لەدایک بوو خولقێنەری بوحران بووە بە باوەڕی من ئەو بوحران و ئاڵۆزیەکانی ئێستەی جمهوری ئیسلامی قۆڵتر بووەتەوە. بۆ نمونە ئەگەر ئیشارە بە دەرەوە بکەین دوای بینە سەر ناوخۆی ئێران کە زۆر جار وتراوە کە سیاسەتی دەرەوەی هەر وڵاتێک ڕنگدانەوەی سیاسەتی ناوخۆی ئەو وڵاتەیە. ئێمە چاو لێ بکەین ڕۆژی یەکشەممە لە لوبنان هەڵبژاردن بووە. لەو هەڵبژاردنەی لوبناندا ئەو لایەنەی کە سەر بە جمهوری ئیسلامی حیزبوڵڵا و متحیدەکانیان ئەکسەریەتیان لە پارلمانی ئەم وڵاتە لە دەستدا. لە هەڵبژاردننی دەوری پێشوودا ئەمانە 71 کورسیان بەدەستەوە بوو و بەڕاحەت دەوڵەتیان تشکیلەدا لە 128 کورسی کە لە پارلمانی ئەم وڵاتەدا هەیە. لەم دەورەیەدا ئەوان 9 تا 10 کورسیان لە دەستداوە ناتوانن وەکو جاری دیکە ئەو تەسیریان بێ. ئەم شکستە لە پەنای شکستی هەڵبژاردننی عێراقدا بنێن کە لەوێشە جەرەیاناتی شیعە جەرەیاناتی سەر بە جمهوری ئیسلامی شکستیان خوارد. دومین شکستێکە کە جمهوری ئیسلامی لە سیاسەتی ناوچەیی خۆیدا نەک لە ڕێگای شەڕەوە بەڵکو لە ڕێگای سندوقەکانی دەنگدان. ئێستا هەر ئەرزیابیەکمان لەو نوع دەنگدانانە هەیە یا پێمان چۆن و چۆنی ئەو دابنین لە جێگای خۆیان مەبەستم جمهوری ئیسلامیە. جمهوری ئیسلامی لە دووەمین دەتوانم بڵم کانونی ئەسڵی دەسەڵاتی خۆیدا کە لوبنانە و پایەکی سەرەکی ئاڵۆزیەکانی ئەم وڵاتەیشە لەوێ لە ڕۆژی یەکشەمەدا شکستی خواردووە. لە عێراقا بینیمان کە لە هەڵبژاردننی چەند مانگ لەوە پێشا شکستێکی زۆر بە قەولی زۆر کەس دەڵێن خراپی خوارد جمهوری ئیسلامی و تا ئێستش مانعە لەسەر ڕێگای دروستکردنی دەوڵەتێک. لە هەردوو لەم مەیدانانەدا لایەنی عەرەبستانی سعودی لایەنی سەربەوان و لایەنی سونیەکان زۆرتر نفوزیان پەیدا کردووە. ئەمانە ئەو کانونە دەسەڵاتانە بوون. لە سووریەدا ئێمە ڕۆژانە شاهدی ئەوەین کە ئیسرائیل لە پێگەکانی جمهوری ئیسلامی دەدا مستەقیم لە پێگەکانی جمهوری ئیسلامی دەدا. جمهوری ئیسلامی فقط هەڕەشە دەکا و نزارەگەرە هەڕەشە دەکات لەوەی کە ئیسرائیل لەسەر گۆی زەوی پاکەکەینەوە ئیسرائیل وایان لێکەین موشەکەکانمان بردیامان زۆرتر کردە 2000 بۆ 3000 کیلۆمتر و چی ئەوانە بەڵام ئەوان لەوێ بە عەمەڵ خەریکن جوابی ئەو هەڕەشە و گوڕەشە و هاژە و گیوانەی جمهوری ئیسلامی دەدەنەوە. لە یەمەن کە جمهوری ئیسلامی بە هەر حاڵێکی لەو کانونی بوحرانەکان بوو کە دروستی کرد بوو لەوێشە هیچ قسەیەک لە پێشڕەویەکانی حوسیەکان و لایەنەکانی سەر بە جمهوری ئیسلامی نییە. لە مەرزەکانی ئەو لای تاڵیبان و لە ئەفغانستان ئەو بەینانە گێچەڵیان بە جمهوری ئیسلامی فرۆشت کێشەیان پێفرۆشتن و جمهوری ئیسلامی بە عالەم ئاشکرا پاشەکشەی کرد. لە مەسئلەی بەرجامدا جمهوری ئیسلامی تووشی بنبەست هاتووە هاتوون دڵخۆشییان بە رووسیە بوو. رووسیە بۆ خۆی لە شەڕی ئۆکراینە تێ هەڵچەقیوە پیان وا بوو ئەوە عملیاتێکی بەستا بەرق ئاسایە لە ماوەیەکی کورتە ئەتوانن ئۆکراین داگیر بکەن لەگەڵ لەمپەرێک لە مقاومەتی لە ئۆکراینە دەکرێت و هەروەها حمایەتێکی ئاشکرا کە ناتۆ و غەرب و ئەوانە کردیان. خودی ڕووسەکان تووشی مشکل هاتوون کە پشتیوانێکی جمهوری ئیسلامی بوون لە سیاسەتی مەنتەقەییدانەوە ئەس جملە لە بەرجامیشە ینی موقعیەتی رووسیە لە ئاستی دنیادا ضعیف بووە.
ئەوە بە زەرەری جمهوری ئیسلامی جمهوری ئیسلامی پێی وابوو لە موقعیەتێکی بانترا کە رووسیا پەیدا بکات لەوێ موقعیەتێکی باشتر بەدەست دێنێت بۆ بەرجام ئەوەش بۆ معنایە لەوێشە نوعی ئێستا بنبەست دروست بووە هەمووی ئەمانە ئەوەمان پێ دەڵێ بە هەر میزانێک کە جمهوری ئیسلامی لە سیاسەتی دەرەوەی کە هەزینەی بۆ دەکا لەو کاتەدا کە خەڵکی ئێران نانیان دەست ناکەوێت ئاردیان نییە جمهوری ئیسلامی لە ناردنی پێداویستیهای خۆراکی و دەوا و دەرمان و ئارد و شتی دیکە بۆ لوبنان درێغ ناکات مەبەستم ئەوەیە بڵم کە ئەوە سیاسەتی دەرەوەی جمهوری ئیسلامیە کە لەگەڵ بنبەست بەرەو ڕوو بووە لەگەڵ پاشەکشێ بەرەو ڕوو بووە و ئەو جمهوری ئیسلامی دەزانێت کە خەڵکی ئێران ئەو حەقیقەتانە دەزانن و نگەرانە لەوەی کە خەڵکی ئێران ئەو زعفانەی جمهوری ئیسلامی لە دەرەوەی وڵات بکەن بە نقطە قووەتی خۆیان لە بەرابەر ئەم حکوومەتەدا و گڕوتینێکی زیاتر بە خەبات و مبارزاتی خۆیان بدەن و بە چالشێکی زیاتری بچێشن ئەوانە دەزانێت بۆیە ئەمە سیاسەتی دەرەکیان بە نسبەتی سیاسەتی ناوخۆشیانەوە کە لە ئەوڵەوە عرضم کردی کە جمهوری ئیسلامی بە بۆحران لەدایک بووە بە بۆحرانیش تاکوونێ ئێستا دەژی ئەو وەزیەتەی کە ئێستا هەیەی خەزێنەی جمهوری ئیسلامی بە یەک معنا خاڵیە ئەوان لە ئاخرین هەڵبژاردننی ساڵی ڕابردوودا کە کردیان جەلادێکیان هێنا کە پێیان وا بوو بەم جەلادە خەڵکی ئێران دەترسێنن کەسێک کە یەکێک لە عاملینی کوشتارەکانی ساڵی 1960 کە قسە لە بینی 5 تاکوونێ 15,000 ئاماری جۆرا و جۆر هەیە لەو کوشتارانەوە یەکێک لە ئامرین بەڕێوەبەرانی ئەو کوشتارانە کە ئێستا لە سوئێدا حکمی دراوە ماوەیەکی زۆر نەوەد و چەند جەلسەی دادگا لە سوئێدا بەڕێوە چوو و قازیە کە هات قسەی کرد بە بڵاو کرایەوە لەسەر سایتەکان وتی ئەوە محاکمەی تەنها نووری نەبوو حەمیدی نووری نەبوو ئێمە محاکمەی جمهوری ئیسلامیمان کرد ڕئیسی ئەو کەسە کە یەکێک لە کومیتەی مەرگەکان هەر ڕئیسی بوو و ئێستا ڕئیس جمهوری منتەخەبی سوپای پاسداران و عەلی خامنەیی و بەیتی ڕاهبەریە ئەم کەسە بەو سیاسەتانەی کە بردیە پێشەوە بەو درۆدەلەسانەیش کە کردی و قەرار بوو وەزی اقتصادی ئێران باشتر بکە نە بە ئەندازەی ئەحمەدی نژاد دەوامی هێنا نە بە ئەندازەی دوو ڕئیس جمهوری ئاخر مەبەستمە نە بە ئەندازەی ڕۆحانی دەوامی هێنا لە ماوەیەکی کەمتر لە 1 ساڵە سیاسەتەکانی و شعارەکانی ئەو بەڵێنانەی کە دای بوو بە پشتیوانی سوپای پاسدارانیش تووشی ئەو بحران و ئاڵۆزیانە هاتن بۆیە ئەم وەزیەتەی کە ئێستا هەیە ڕاستە پێی دەڵێن قیامی گورسنەگان بەڵام لە ڕاستیدا قیامی خەڵکی برسی نییە بە یەک معنە قیامی خەڵکی وەزاڵە هاتوو لە سیاسەتهای ئیستبدادی و سەرکوتکەرانە و دیکتاتۆرمەنشانەی جمهوری ئیسلامیە ڕاستە خەڵکی ئێران فشارێکی زۆری اقتصادیان بۆ هاتووە ئەمڕۆکەیان خۆزگەیان بە دوێنێکەیان دوێنێ خۆزگە بە پێرێ ئەم هەفتە خۆزگە بە هەفتەی ڕابردووە ئەوانە واقعیەتێکە بەڵام لە بیرمان نەچێت لە پەنای ئەوەدا 43 ساڵە جمهوری ئیسلامی ئیستبدادێکی سیاسی دڕندانەی بەسەر ئەو کۆمەڵگایەدا دامەزران بۆیە لە بەرابەری ئەوەدا مەوجێک ئەگەر لە گرانی هاتووە بەڵام مەوجێک لە ئەترازی هاتووە بە باوەڕی من کەمکردنەوەی ئەم ئەترازاتانە یا تەخفیفدانی ئەم ئەترازاتانە بە ئەتراز جمهوری ئیسلامی خۆی دێوا بڵێ خەڵکی ئێران برسین داوای نانمان لێکن دەسەڵات کێشەیەکی نییە وەزع باشە سازمانهای ئیتلاعاتی و ئەمنیەتی ئشرافیان هەیە سوپای پاسداران مقتەدرە چیچی ئەوانە بڵێن لە سوورەتێکە ئەو ئەترازاتانە ئەگەر بەنانیش بێ لە واقعدا ئەو بێنانی و نانی سفرەی خاڵی ماڵی خەڵک ئیستبدادی سیاسی بڕیوەتی ئەو نانە بەدەست چێە بەدەست سوپای پاسدارانە ئەمبارەکانی جمهوری ئیسلامی خۆ خاڵی نییە لە مەوادی خۆراکی ئێوە تەماشاکەن ئەوڕۆکە مەسەلەن هەر لە ئێرانە سوڵتانی قەن سوڵتانی شەکر سوڵتانی ڕۆن ئەمانە کێن ئەمانە فەرماندەکانی سوپای پاسدارانن احتیکاری ئەو جامعە بەدەستی ئەوانە چۆنە بەیانی هەڵدەستی قیمەتی مەسەلەن موریش 25,000 تمەنە لە ئەرزی ڕۆژێکا دەبێ بە 60,000 تمەن کێ ئەو بڕیاری داوە ئەو کەسەی کە خاوەنی ئەم ڕشتە لە خورد و خۆراکی خەڵکی بەدەستە نان یەک دەفعەت مەشا دەکەی 30% و 50% و 100% لە ئەرزی ڕۆژێکا گران دەبێ ڕئیس جەمهور دەڵێ من ئاگام لێ نەبوو پێشتر 20مانی ترکە ئەترازاتی ئابانەوانە کە دەستی پێکرد ڕۆحانی وتی من ئاگام لێ نەبووە کە بێنزین گران بووە کە تەقینەوە گەورەی لێکەوتەوە خۆ من خەبەرم نەبوو کە ئین بووە ئێستا معلوم نییە ئەم کابرایش ئاگای لێ بووە کە نان گران بووە یا گران نەبووە ئەمانە ئەم بێستا سەردارەکان و سوڵتانەکان کە بۆ خۆیان لە هەرێمی دەسەڵاتدان لە نوچی قدرەتی دەداگە خۆشیان نەبن ئەوانی دیکە ئەم کارانە دەکەن بۆیە ئەو وەزیەتە من لام وایە ڕاستە بحرانێکی اقتصادیە کە بەڵام ئەوە
معنای ئەوە نییە کە جمهوری ئیسلامی توان و زەرفیەتەکانی نییە. جمهوری ئیسلامی بەو احتکارەی کە سپای پاسداران دەیکە، ئاغازادەکان دەیکەن، بەیتی ڕەهبەری دەیکە، ئاخوندەکان دەیکەن، بە هەمووی ئەوانە ئەو وەزیەتیان دروست کردووە. ئەوە چۆنە لە حقوقی ئاخوند کەم نابێ، چۆنە لە حقوقی دەم و دەستگاهی ئەمنیەتی کەم نابێ، چۆنە ماگانە حقوقی هەمووی ئەوان دەدرێ، بەڵام حقوقی کرێکارێک کە نانی ئەو جامعی بەدەستەوەیە حقوقی کرێکارەکە دەبڕدرێ. خب معلومە ئەمە کێشەکە لە جێگایکی دیکەوەی. بۆیە ئەوشی لەو تایبەتمەندیانەیە کە من پێم وایە ئەم ناڕەزاتیانە ئەگەر بەنان لەسەر نان دەستی پێکردووە، بەڵام ئابعادی سیاسی هەیە. نکتەیەکی تر ئەوەیە کە ئەم ئەتراز و ناڕەزایەتیانە لە شارەچکۆلەکان و ئەم سەفەرە دەستی پێکردووە. ئەوە هەم بە معنایە کە توانم بڵێن نقطە زەعفی ئەو ئەترازاتانەیە، بەڵام بە معنایەکیش پەیوەستبوونی مەوجێکی تر لەوەی ئەترازاتانەیە. جێی خۆیەتی کە ئەم ئەترازاتانە بۆ شارە گەورەکانیش بگوازرێتەوە، بۆ تاران، بۆ تەورێز، بۆ شیراز، بۆ ئەو جوێنانەی تر. نکتەیەکی تر ئەوەیە کە خودی ئەم ئەترازاتانت مەشای شعارەکانی یەکەن دقیق لە نوکی دەسەڵات دەدا. خامنەیی مەسهەری ئیستبدادی سیاسیە. خامنەی حیاکن مەملەکەت وەرەهاکن. ئەم شعارە ڕاستە ڕوو لە یەک نەفەرە، بەڵام ئیستبدادی سیاسی نمادەکەی ئەوە و ڕئیسی خەریکە تەبعیەت لەو دەکات. بیا ئاخوند بڕۆ گوم بشۆ چی و فڵان و فیسار و ئەوانە، یا حتا ئەو فیلمانەی کە بڵاو دەبێتەوە و بێڕێزیانەی کە بە ئاخوند و بە مەلاو بۆ کەسانە لە مەعابری عمومی ئەو جۆرەشتانەدا دەکرێت، لە خیابانەکانە دەکرێت، ئەوان نمادی ئیستبدادی سیاسین ئەمڕۆکە لەو کۆمەڵگاشتە. ئەوەیە مەسەلەن شارێکی وەکو گۆپایەگان، شارێکە کە چەندین ئایەتوڵای بە ئێسڵا گردن کوڵفتی جمهوری ئیسلامی تێدا بووە. لە دەورانی پێشوودا ئەترازەکان بەشێکی لە مەشهد بوو، لە قوم بوو، ینی ئەو ناوەندانەی کە ناوەندی مەسەبین بوون بە مەرکەزی ئەترازە. حتا تۆ لە عێراقە کە باسمان کرد لە ئەتراز زانی کە دەکرا بە جمهوری ئیسلامی، ئەو شوێنانە بوو کە جمهوری ئیسلامی مەسەلەن لە نەجەف حزوری بوو تێیدا، لە کەربەلا جمهوری ئیسلامی حزوری بوو، لە ناسریە ئەترازەکان بەرامبەر بەو ناوەندانە بوون کە ئەمانە نمادی استبدادی سیاسی حکوومەتی ئاینی. بێزگە لەوە کە تماشا دەکەی نەوعێک وریایی تێدایە، وریایی سیاسی زیاتر دروست بووە. ئەو بەینانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە جمهوری ئیسلامی زۆری لێ دەترسێ، خەڵکانێک کە چەند جمهوری ئیسلامی محدودیەتی دروست دەکرد بۆ ئینترنێتەکانیان، هاتن کۆدەکانیان ئازاد کرد. من تۆ ئەو کودی تەلەفۆنەکانمان ئازاد کرد، وی لە خیابانە کەسێک کە خەریکە فیلم دەگرێت فیلمەکەی بگرێت و سەریع بەڕێ بکە. جمهوری ئیسلامی وەکو چۆن دەڵێن جندۆکە لە بیسمیلا دەترسێ، جمهوری ئیسلامی ئاوە لە دنیای ئینترنێت و شەبەکەی ئینترنێت و دنیای مجازی دەترسێ. بۆ یەکانێ سەریع ئەوانە محدود دەکاتەوە، بەڵام ڕێگاکانیان دۆزیوەتەوە. نە ئەنواعی فیلترشکێن ئیسفاداکەن، کۆدەکانی خۆیان دەخەنە اختیاری خەڵکی دیکەوە. ئەمانە هەمووی ئەو نمودە تازانن کە لەم ئەترازانەیە دروست بوون. بێزگە لەوە ئەگەر چاو لێ بکەین، خاڵێکی تر ئەوەیە کە ئەترازاتی ئێستا هەم خیابانە، هەم بزوتنەوەی کرێکاریە، هەم بزوتنەوەی معلمانە، و هەم ئێستا کە بەرەو دانیشگاکان داخران و مەدرسە ئەوانە دەڕۆین، باوەڕی من مەوجێکی تر لە دوای ئەو تەحتیلاتە دەست پێ دەکاتەوە، بزوتنەوەی دانیژووی ئەوانەش بەمانەوە پەیوەست دەبن. و وردە ئەوەندەی کە تۆ لە شعارەکانە، لە دروشمەکان، لە قەتنامەکانیانە تۆ تمەشا کرد ڕۆکە مەسەلەن تمەشام کرد قەتنامەی کاریگەرانی شرکەتی واحد ئۆتۆبوسڕانی کە قسەیان لەوە کردووە کەوان خۆیان لە ئەتراز و ئەتسابان ئێستەکانی وتوانێت میترۆ قەرارە پێمان پێوەست بێ، میترۆ دوێتی پێوەستە بین بۆ ئەترازاتانە. میترۆ ئەگەر پێوەست بێ شارێکی گەورەی قسە لە 10 ملیۆن لە شەوە و زیاتر لە 12-13 ملیۆن لە ڕۆژە لە شارێکی وەکو تارانەکرێ، ئەسان ئەو وڵاتە فەلەجەکە پایتەختەکەی. بۆ یەکانی هەمووی ئەمانە ئەومان پێنیشان دەدەن کە ئەم ئەترازاتە ڕاستە بە گرانبوونی نان بوو، بەڵام ئەترازی سیاسیە، ئەترازی ئەخشار و چینی خوارەوەی ناو کۆمەلگایە. کرێکارانن، معلمانن، بەشێک لە بازاڕیانی فەقیرن، ماڵباختەگانن، ینی ئەوانن کە نانی ئەمڕۆکەیان لە گرەوی نانی سبحینەیاندایە. ئەوە بە باوەڕی من دەتوانێت ئەو تایبەتمەندیانە بێت کە ئەو دەورەیە ئێمە شاهدین. و من لام وایە ئەم ئەترازاتانە ئەگەر ئەمڕۆکەش بخەوێتەوە، هەروەکو وتیان ئەترازاتی مەسەلەن دەیمان وتیان تازە نایەتەوە، تەواو سەرکوتمان کرد، ئابان هات بە شوێنیدا، ئێستا ئابان خوزستان هات بە شوێنیدا، ئەترازی ئاو، ئەتراز بە نەبوونی ئەمنیە بەشت. ئەم ئەترازاتانە بە حکمی ئەو ئێستبدادە سیاسی کە لە ئێرانە هەیە، بە باوەڕی من ئەمە ئیدامەی دەبێ هەتا ئەوەی کە تەکلیفی جمهوری ئیسلامی ڕۆشن دەکاتەوە. بەڵێ کاک حەسەن، ڕژیم ئەدعا دەکات کە ئەوەی کە ئێستا بەڕێوە دەچێت سیاسەتێکی ئاگاهانەیە و ناویشی ناوە جەڕاحیەکی ئابووری، و داوا لە خەڵک دەکات تەحمل بکەن و چاوەڕوان بکەن کە ئەم کارە وەزیەتی ئابووری وڵات باشتر دەکات.
ڕای ئێوە بۆم ئیدایا چییە؟ وشەی جەڕاحی ئابووری ئەمە ئیسلاحێکە کە لە سیاسەتی نێئۆلێبراڵیە لە ئاستی دنیادا بەڕێوە دەچێت هەر لە شیلیەوە بگرا تاکوونێ ئەرژانتین و مێکزیک و ئەوانەوە تاکوونێ دێتەوە بۆ وڵاتیانی ئاسیای جنوبی شەرقیە تا لە ئوروپایە وەختێکە فشار بۆ دەوڵەتەکان دێ و ئەوان دڵیان نایەت و ناتوانن بە عنوانی کومیتەی ئیجرایی سیستمی سەرمایه‌داری فشار بۆ سەرمایه‌داری بێنن بۆ شرکەت‌های کەلان بێنن تادیدیان دەکەن دەڕۆین دەچین لە چین سەرمایە گوزاریەکەین لە هێندوستان دەیکەین لە ئەندونزی دەیکەین لە دوبەی دەیکەن ئەوان ئەو کەمبودی بودجەیە کە دەوڵەت هەیەی لە کێ وەردەگرن نە خەڵکی وەردەگرن چ لە تەریقی ماڵیاتی مستەقیم و چ لە تەریقی ماڵیاتی غێری مستەقیم یعنی ئەوە سیاسەتێکی زۆر زۆر ئاشکرای نێئۆلیبراڵیە کە ناوی دەنێن جەڕاحی اقتصادی و لە زۆر شوێن لە دنیادا کراوە بانکی جیهانی سندوقی بینەلملەلی پوڵ تەرحەکانیان ئەوانەیە لوبنانیان بەوە بەرەو ئەوە برکە ئەمڕۆکە 90% پوڵی لوبنان لە عەرزی 1-2 ساڵی ڕابردوودا ئەرزشی خۆی لەدەستداوە خەڵکیان بەرەو هەژاری و بەرەو هەژاریکی مطلق بردووە لەوێدا لە وڵاتانی دیکەدا هەر خەریکن ئەو کارە دەکەن لە تورکیەدا ئەو کارە دەکەن جا ئەوە جیا لەوەی کە لەم وڵاتانە مەسەلەن هەزینەیەکی زۆر مەسەلەن لە تورکیەدا سەرفی شەڕ لەگەڵ خەڵکی کوردستان دەبێت لە سووریا لە عێراقا سەرفی ئەو ماجێراجویان بۆ جمهوری ئیسلامی بەشێک لەو هەزینانەی کە کەمبودی بودجەی خورد و خۆراک و ژیانی خەڵک بەچی دەکاتەوە بە فشار بۆ سەر ژیانی خەڵک دەکاتەوە ئەمە ئەو تەرحەیە لە ئەسڵدا کە ئەو تەرحە لە واقعدا خزمەت بە سەرمایه‌دارهای دەوڵەمەندە بە کەلان سەرمایه‌دارەکان ئەوانە دەوڵەمەند دەبن دەوڵەت حمایەت لەوان دەکا بەڵام خەڵکی فەقیر و هەژار شتێکیان نییە حمایەتیان لێ بکە لە وڵاتانێکی مەسەلەن وەکو ئوروپاییە ناوەندهایەکی مەسەلەن ئیتحادیهای کاریگەری هەیە شەبەکەهایەکی ئیجتماعی هەیە سازمانهایەکی غێری حکوومەتی هەیە کومیتەی دیفاع لە حقوقی بەشەر هەیە کومیتەی دیفاع لە زیندانیان هەیە کومیتەهای ژنان هەیە یعنی ئەو ئینجیۆکان و نەهادهای مەدەنی هەیە لە وڵاتانەدا کە فشار دێن بۆ دەوڵەت و بێزگە لەوە ڕێیگیریش لەوێ معنایکی هەیە لە وڵاتێکی وەکو ئێرانە ڕێیگیری بای پوشێک نییە کیان پێخۆش بێ لە سندوق دەهێنە دەرەوە کیان پێخۆش بێ لە سندوق لای دەبن هەمووی ئەوانە دەکەن بۆیە ئەمەی کە لە ئێرانە دەکرێت ئەم بە ئێستا جەڕاحی ئەمە جەڕاحی نییە ئەمە قەتڵە ئەمە قاتڵێکیان هێناوە بە ناوی ڕئیسی کابرایەکی جنایەتکار کابرایەکی کە بۆ خۆی لە کومیتەیەکی چەند نەفەرەدا بوو کە خومینی داینە بۆ قەتڵ و عامی زیندانیانی سیاسی ئەمە قەتڵ و عامی هەرچی زیاتری خەڵکی ئێرانە لەو کاتێکدا کە اعتسابات و اعترازات لە عەلەیهی مەسەلەی گرانینان دەستی پێکرد نەهادێکی تریان هەیە کە بێستا نەهادی کۆنتڕۆڵی قیمەتەکانە هات قیمەتی مریشک و چەندین شتی دیکەی زیاد کرد ڕۆژی پێنجشەمەی هەفتەی ڕابردوو ئەوە یانی چی ئەوە بە قەولی زبانەکەی دەڵێ ئەمە بە عالەماشکرا داهەنکەجیەکە کە بە خەڵکی ئێران بۆ ئەتراز و مبارزاتە دەیکەن بۆ یەکانی لە مەقابلی ئەم وەزیەتەدا ئەوە نەتەنها جەڕاحی نییە و نەتەنها نەتیجەشی نییە ئەمانە بەڵکو ئەمە وەزعەکە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەکات تۆ یەک مەوردم پێ نیشان بدە لە توولی 43 ساڵی ئەخیرا کە جمهوری ئیسلامی بووە وتویانە ئەمڕۆکە مەسەلەنیکێ لەو شتانە لە بە قەولی خۆیان لە بەرە جەژنانە لە بەرە جەژنانە قیمەتە چێتە سەرەوە دەڵێن ئەوە بە خاتری جەژنە دەیێنینە خوارەوە ئایا کەس شاید بۆ قیمەت بێتە خوارەوە قیمەتی ماڵ ئەوە ئێستا دەچێتە سەرەوە بەڵام نگەران نەبن مانگی داهاتوو دەیێنینە خوارەوە شتی وا کەس بینیوێتی ڕوو بدات ئەمە نییە چونکە شێتی ئەو نەهادانەی کە دەبێت دیفاع مەسەلەن لە حقوقی کرێچی بکە شتێکی وا لە ئێرانە وجودی نییە ئەوەی کە هەیە داپڵۆسینە سەرکوتە گرتن و بڕین و بردن بۆ زیندانە بۆیە ئەمە نەتەنها جەڕاحیەکی اقتصادینی ئەوان دەیکەن نەتەنها ئەو وعدانە دەیدەن ئەمە سەر تاپای جەعلە 43 ساڵی ڕابردووی جمهوری ئیسلامی ئەومان پێ دەڵێ تەجروبەی جیهانیش ئەومان پێ دەڵێ لە هەر جێگایەکە قیمەتەکان چوەتە سەرەوە تازە ئیمکانی ئەوەی کە قیمەت بێن نەخوارەوە نییە ممکن نییە ئەوە چون کاشێتی ئەوە نەهاتایەکی گەورەی اقتصادی شرکتایەکی عەزیمی اقتصادیەوە دەکەن ئەو ئامارانەی کە هەر ئاخرۆخی ئەم ساڵەکە دایان لەسەر مەسئلەی کۆڕۆنا دەڵێن لە ماوەی بوونی کۆڕۆنادا سەروەتی کەلان سەرمایەدارەکان لە ئاستی جیهانیدا 30% زیادی کردووە ڕئیسی مایکرۆسافت ڕئیسی ئەپل ڕئیسی ئامازۆن ڕئیسی ئەو شرکەتایەکی عەزیمی اقتصادی و ئەلکترۆنیکی کە لە دنیادا هەن ئەسلحە سازیەکان ئەو بەڵام ئەی خەڵکە بەڵام ناڵێن
خەڵک 70% بەرەو فەقیری ڕۆشتووە هەتا ئەو وڵاتانەی کە تۆ مەسەرەن ئێستا لە وڵاتێکی وەکو ئوروپایی تمەشاکە سوئێد ئیسکاندیناوی ئالمان فەڕەنسا قیمەت هەموو شتێک چوێتە سەرەوە دوای شەڕی ئوکراین شەڕ بۆ خۆی بۆ بە بەهانەیەک بۆ ئەوە بۆیە من لام وایە ئەم جەڕاحیە ئەمە قەسابیە کە قاتڵێکیان بە ناوی ڕئیسی هێناو خستوانەتە پێشەوە بەڵام لە پشتی ئەم قەتڵ و عامەی کە خەریکن لە سفرەی خەڵک نانی ڕۆژانەی خەڵک دەیگرن سپای پاسداران و بەیتی ڕەهبەری نووسووە و ئەمە خەڵکی ئێران دەبێ ئەوە بزانن هیچ ئیمکانی ئەوەی کە جارێکی دیکە شاهدی ئەوە ببین کە ئێمە قیمەتەکان دێن نەخوارە 43 ساڵی ڕابردوو پێمان دەڵێ وانە بووە هەر جارێکەوە قیمەتانە چوونەتە سەرەوە ممکنە ماوەیەک فشار هاتووە ڕایان گرتووە مثلەن ئەو بەینانە من ئەوڕۆکە مەجموعەی فیلمم بینی لە شەبەکای مجازی لە شارەکان دایان نابوو قیمەتی مریش تاکوونێ 600,000 تمەن وانش ڕۆیشتووە لە بڕێ جێگا دەڵێن هاتەتە سی ئەوە چییە؟ خەڵک نیان کڕیوە یعنی ئەو تحریمش کە خەڵک وتوانە مریش مەکڕن فلان مەکڕن چی مەکەن ئەمە بەدەست خودی نەهادی سپا و بەدەست ئەوانەوەیە بەری ئەوانە ئەو کارە مەکەن ئەوان ناتوان قیمەتەکان ئەوە لە واقعدا فشاری جەماوەریە ئەگەر قەرار بێ قیمەت بێتە خوارەوە ئەو قیمەت هێنانە خوارەوە بە جەڕاحی اقتصادی ناکرێت تەنها بە فشارێکی اقتصادی بە فشارێکی جەماوەری بە فشاری شەقام شتی ئاوا دەکرێت هەر ئەوەی کە مەسەلەن ئەمڕۆکە بزوتنەوەی معلمان لە ئارادایە ئەو اعترازاتانەی دێکا بزوتنەوەی کرێکاری لە ئارادایە و بەشێ لەو متالباتانە بەش متالبەی نان و کار و ئازادی و ئەوانە ئەتوانێت و کات جەڕاحی ئەوان ئەو قەسابیانەیە کە هەرچی زیاتر خەڵکی ئێران تێدا دەبێت بە قوربانی زۆر باشەکە حەسەن ئاماژتان بە بزوتنەوەی معلمان کرد گرنگی ئەم بزوتنەوەی لە ئێران بە تایبەت لە کوردستان چیەوە دەستکەوتەکانی تا ئێستا ئێوە چۆن هەڵگەسەنگێنن من لام وایە ئەم بزوتنەوەیکی سەرتاسەریە بەداخەوە بەشێ لە کوردستان ئێستش لەم بزوتنەوەدا بەشدار نییە بەتایبەت لە مەناتقی شمال مەسەلەن ئێمە حرەکەتێکی تایبەتیمان لە مەهاباد نەدیوە حرەکەتێکی زۆر کەممان لە بانە دیوە لە سەردەشت هەر نەمان بینیوە لە شنۆ نەغەدە پیرانشار لەو شارانەی دیکە ئێمە ئەوانەمان نەدیوە بۆکان مەحدودتر بوو بەڵام ئەسڵی ئەم ئەترازاتە لە سەقزە لە مەریوانە لە سنەیە و لە شارایەکی ترە حەق وایە ئەو کلێنە پڕکرێتەوە حەق وایە تێکۆشەران معلیمانێکە بە تایبەت لە ڕاپەڕینە ئێوە لە بیرتان نایە من لە بیرم دێ بزوتنەوەی معلیمان مثلەن لە شارێکی وەکو سەقزە دووسێ نەفەر لە شۆرای شاری سەقز معلیم بوون معلیمانێکی خۆشناو معلیمانێکی چەپ لە هەرکەم لە شارەکانی تر ئەوە حاصلی چی بوو؟ حاصلی بزوتنەوەی معلیمان و بزوتنەوەی خوێندکاران بوو کە پشتیوانی ئەوان بوو کە لە سەدری شورای شارەکانە قەراریانەگرت بۆ یەکانێ ئەو کلێنەی کە ئێستا دروست بووە ئەو جیاوازیە بە خازانجی حکوومەتە شارێکی وەکو مەهاباد نابێت تێکۆشەرانی ئەو شارە لە بزوتنەوەی کرێکاریە لە بزوتنەوەی معلیمانە لە بزوتنەوەی بۆ داوخوازی متالباتی اقتصادیە نابێ و دوا بکەون ئەمە خەتەرە ئەمە بۆ دواڕۆژی ئەو بزوتنەوەی و بۆ هەموو حرەکەتەکانی دواییمان ئەمە بە زەرەر تەواو بێ بەڵام کە بینەوە سەر پرسیارەکەی ئێوە ئەوەی کە بە بزوتنەوەی معلیمان دەگەڕێتەوە ئەم بزوتنەوەیە بە حکمی ئەوەی کە باوەڕی من خودی جنبشی معلیمان یا بزوتنەوەی معلمان بەشێ لە بزوتنەوەی کرێکارانە ئەم مامۆستا و معلیمانە کەسانێکن کە هێزی کاریانە فرۆشن لە بەیانیوە تاکون ئێوارە دەسێتی ئەو خودکارەی من و تۆ لەگەڵ گەچ و تەختەسیایەکی بەدەستەوە و کاغەز خەریکە لەگەڵ منداڵی ئەو خەڵکە سەر و کار لێدا کرێکارێک دەچێت هێزی بازوویە فرۆشێت چەکوش لێدا پێمەڕە لێدا لە کارخانەیە کارەکە لە مەزرایە کارەکە میواچنێ چیەکە و هێزی مێشکە فرۆشێ ئەو دوو هێزی مێشک و بازووە لە واقعدا ئەو هێزی کارەیە کە کرێکار هەرێکیان بە نەوێک دەیفرۆشن بۆیە ئەم بزوتنەوەیە وەک بەشێ لە بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی بەشی ئاگاهێکی دیکە لەگەڵ کاغەز قەڵەم نووسین ئەوانە سەرکاری هەیە من لام وایە بزوتنەوەی معلیمان نەم شارانەی کە لە کوردستان نابوون بە پەیوەستبوونیان بەو بزوتنەوە سەرتاسەریە و بەبوونی معلیمانێکی تێکۆشتر لەو چەند شارەی کە هەن لە سەدری کانونی سنفی معلیمانە کە ئێستا مەسەلەن ئەو سواردانە معلیمەی کە لە مەریوان گیراون ئەندامی کانونی سەراسەرین معلیمانی کە لە سەقز گیران معلیمانی کە لە سنە گیران ئەندامی کانونی سەراسەری ئەو معلیمانی بۆیە یەکەم سەرتاسەری بوونی ئەو بزوتنەوانە لە ئاستی ئێراندا متالبە خوازی ئەم بزوتنەوە ئەو خاستانەی کە هەیەە و ڕژیم تا ئێستا پاشەکشایەکی کاتی کردووە بەڵام جوابی نەداوەتەوە بە باوەڕی من پەیگیری لەسەر ئەو خاست و متالباتانەی کە هەیەە خاڵێکی دوومی
ئەو نقطە قووەتیانە و هەروەها بوونی ڕاهبەری ئەمە زۆر مهمە ڕاهبەریەکە ئیتلاعیە دەدات هەر ئەو ڕۆکە و دوێنێکە چەندین ئیتلاعیان لەسەر مەسەلەی دەستگیری هاوکارەکانیان داوە لە کوردستان لە خارجی کوردستان لەو سناریۆ ئەمنیەتیانەی کە جمهوری ئیسلامی خەریکە بۆیان دروستەکە لە قابلی هەمووی ئەوانەدا ڕاوەستاون نابرین ئەم بزوتنەوە نقطە قووەتێکی ئەم بزوتنەوە ئەوەیە و هەروەها خاڵێکی تریشی ئەوەیە کە ڕاهبەری کە بوتمان ڕاهبەریان هەیە سەرتاسەریە متالبە خوازە ئەوێکی دیکەشەوەی کە تەشکیلاتی هەیە ینی ئەم ئەبزارەی بەدەستەوەی کە بزوتنەوەی کانونی سنفی و سەراسەری معلمان وەختێک کە فراخان دەدا لە 600 شاری ئێران تێنە سەر شەقامەکان ئەمە ئەو تایبەتمەندیان بە ئەوەندەی بە جنبشی معلمان لە کوردستان دەگەڕێت و عرضم کردی لە بەشێکی کە ئەوی پێ دەڵێن ئازربایجانی غەربی بەداخەوە بە نەوەیەک بێدەنگی ساکتبوونێکەیە کە ئەمە حەق نییە وابێ بەڵام ئەم بەشەی تری کە پەیوەستە بەو جنبشی سەرتاسەریەوە بە نەزەری من ڕێگایکی درستی هەڵبژاردووە هەم خودی فعالینی معلمان لە ناو کانونی سنفین لە تاران لە شارەکانی دیکە دەنگیان بردەکات قسە دەکەن دەخاڵەت دەکەن حزوریان هەیە لە داڕشنی قەتنامەکانە و تایبەتەن ئەوەشی کە فەزای سیاسی کوردستان خودی معلمەکانیشی ئەستە کاری سنفی و ئەوانە دەکەن و هیچ ئینێک لەوەدا نییە بەڵام تەئسیریان لەسەر ڕادیکالبوونی خودی ئەم بزوتنەوەیش بووە بۆیە من لام وایە ئەو خاڵە گرنگەکانیەتی و هەر ئەوانش بووە بە باعثیەوەی کە جمهوری ئیسلامی بەو شەکڵە لیان بترسێ نا معلمێکە هاتووە دەڵێت تەحسیلی ڕایەکان هاتووە دەڵێت مەسەلەن عەلەیهی ئەو فشار و زەخت و زۆرانە ڕوتبەبەندی پلە و پایەکان ئەمانە چ ڕەبتی بە حیزبایەتی و بە کاری سیاسی و بەو نوع جەعلیاتەوە هەیە کە جمهوری ئیسلامی بۆیان دروست دەکات بۆ یەکانە من لام وایە ئەوە نقطە قوتەکانیەتی و پێم وابێ کۆمەڵگایش دەبێ حمایەتیان لێ بکات چونکە ئەوان ئەو کەسانن کە زۆر جار دەڵێن ئەوان تەپوتۆزی گەج دەخۆن لە پای ئەو تەختە سیاکانە کە خەریکن شت دەنووسن بۆ منداڵەکانی ئێمە ئەو تۆز و خۆڵە دەچێتە ناو ڕێی ئەوانەوە نەخۆشیان دەخا نابێ بێڵن ئەوانە بەتەنیا لە زیندانەکانە بمێنەوە ئەرکی خەڵکی ئێران و خەڵکی کوردستانیش تایبەتەن ئەوەیە کە ئەمانە بە ڕۆڵە دڵسۆزەکانی خۆیان بزانن دیفاعیان لێ بکەن ئاگایان لە خانەوادەکانیان بێ بەر دەرکەی زیندانەکان بگرن و نابێ بێڵن ئەوانە بەتەنیا بکەونەوە زۆر باش کاک حەسەن خۆت باست کرد کە لە ماوەی ڕۆژانی لەم چەند ڕۆژەدا کۆمەڵێک لە هەڵسوڕاوانی مەدەنی بە تایبەت ئەوانی کە باسش کە هەمویان عوزبی ئەندامی کانونی سنفین ئەمانە دەست بەسەر دەکات و چارەنووسیشیان نادیارە ڕژیمیش بۆ خۆی ئەم سیاسەتەی بگیر و ببەندەی تا ئێستاشی کە لەگەڵ بێ هەر بەردەوامە لەگەڵ ئەم کارە ئەمە دەبێت چی بکەن کە هەم بۆی کە بە داخوازیەکانیان بگەن و ڕێگا چارەکەی چییە ڕژیم بۆچی و پەروەندە سازانە دەکات بگرە جاری واشە تۆمەتیان بەپاڵدادنێ کە ئێوە سەر بە کۆمەڵن و بۆ کۆمەڵە کار دەکەن ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە جمهوری ئیسلامی دەکات عملێکی پێشگیرانەیە جمهوری ئیسلامی ئەو مامۆستایانەی کە دەچنە سەر چوارپایەکان قسە دەکەن ئەو مامۆستایانەی کە پلاکار بەرز دەکەنەوە ئەو مامۆستایانەی کە شیعر دەخوێنن لە شارەکانە ئەو مامۆستایانەی کە سرود دەخوێنن لە پێشەوە ئەوانەکە بە نیشانە بۆ ترساندنی دواوەیە بۆ ترساندنی بزوتنەوەی معلمانە و ئیتهامی تشکیلاتی و حیزبیدان لەوانش زۆر بێبنەمایە جمهوری ئیسلامی بۆ خۆی دەزانێت کاری تشکیلاتی چۆنە کاری حیزبی چۆنە ئەوانە دەزانێت هیچ حیزبێک نەتەنیا کۆمەڵە هیچ حیزبێک نایە لەگەڵ ئەو بزوتنەوەیەکی جەماوەری بەو شکڵە مەسەلەن ئەگەر بیهێوێ ئەوانە بکا بە حیزبیش نابن ئەوان خۆیان کاریان شتێکی دیکەیە فعالیەتی حیزبی کە فعالیەتێکی نهێنیە کارێکی شاراوەیە لە بەرچاوی دوژمن ڕاگەیاندن بڵاوکردنەوە و شانە و حەڵقەهای حیزبی دروستکردن و ئەوانە ئەوە بە ئاشکرا ناکرێت جمهوری ئیسلامی ئەوانە دەزانێت جمهوری ئیسلامی تەجربەی ئینقلاباتی دنیاشی هەیە و تاقی فکریان هەیە چۆن و تاقی فکریان هەیە دادەنیشن تاریخ بۆ کۆمەڵە دەنووسن تاریخی حیزبی دموکراتیان نووسی پێشتر ئەو ڕۆژانە وتوانێت لە وانێکی کتێبی تارانە کتێبێکی کە لەسەر کۆمەڵن و تاریخی کۆمەڵیشیان نووسیوە کەسێکیان هەیە مححمودی چی ئەوە کتێبی کۆمەڵیش ڕوونماییەکەن پێشتر کتێبی چریکەکانیشیان ڕوونمایی کرد یعنی ئەوان شعوری ئەوانیان هەیە لە ئەو تاقی فکرەکانی خۆیانە بێن تاریخی ئەو حیزبانەیەکەن شعوری ینی ئەوە نازانن کە مەسەلەن وەختی خۆی لە ساڵی 48 کە کۆمەڵە دروست بووە فعالینی تشکیلاتی کۆمەڵە چۆن کاریان کردووە
کامێک لە فعالینی تشکیلاتی کۆمەڵە بەو شکڵ هاتوون مەسەرەن پلاکارتێکیان بەرز کاک فواد هات لە ئەوەی دەکرد ساڵی 57 کە لە زیندان ئازاد بوون و قیام و ڕاپەڕین و خڕۆشان و شاقری و دەڕوخە ئەو دەکرێنە کاری نهێنی ئەوان چێ دەیزانی ئەوانە کۆمەڵن ئەو ڕۆکە مەسەرەن معلمیان گرتووە بە تاوینەکە ئەوە ئەندامی کۆمەڵە بووە ئێمە من لێرەوە ڕای دەگەێنم کە ئەوانە هیچ پەیوەندێکی تشکیلاتیان لەگەڵ کۆمەڵە نییە ئەو قسانەی جەمهوری ئیسلامی سناریوێ لە واقعدا سناریوێکی سوتاوە ئەو سناریوەیە کە ئەمە سابقەی هەیە ئاسان وەختی خۆی ئەوانە بوو کە ئیمامی و ئەوە دەیان کرد ئەوانەیەکن کە بە حسینی شریعەت مەداری و ڕۆزنامەی کەیهان و ڕۆزنامەکانی تری وابەستە بە سوپای پاسداران ڕۆزنامەی جوان و ئەوانە دەیکەن ئەمانە هیچ پەیوەندێکی تشکیلاتیان بە ئێمەوە نییە بەڵام وانش بنیادم هایەکن کە بێعەداڵەتی دەبینن ئەرێ کۆمەڵە عەلەیهی بێعەداڵەتیە لە جامعەی کوردستانە کاریگەرێک کە دەنگ بەرزکاتەوە سەرمایەدارەکە پێ دەڵێ کۆمەڵە ژنێک کە دەنگ بەرز دەکاتەوە دەڵێ لەگەڵ حتا لەگەڵ مێردەکەی خۆی لیان دەبێ بکێشە لەسەر حەق و حقوقی خۆی لەسەر ئەوەی کە مەسەلەن ممکنە شوەکەی تووڕە بوو بێ زلەیەکی لە مناڵەکەی دابێ و بۆچی وا دەکەی دیفاع حەقی منداڵەکە دەکات دەڵێ تۆ کۆمەڵی ئەوە بووە بە ڕسم لەو جامعەیەدا عەداڵەت خوازی لە کۆمەلگای کوردستانە بە کۆمەڵەوە دەناسرێ دیفاع لە حقوقی ژن بە کۆمەڵەوە دەناسرێ دیفاع لە مافی کرێکار بە کۆمەڵەوە دەناسرێ دیفاع لە قەڵەمی ئازاد لە هونەری شۆڕەژێر هەمووی ئەوان ئەمڕۆکە لە جامعەی کوردستانە بە کۆمەڵەوە دەناسرێ بۆ یەکانی ئەمانە جمهوری ئیسلامی ناتوانێت ئەوە فقط سناریویەکی سوتاوە هەر ئەوەیە کە مەسەلەن بۆ کانونی نووسەرانیان کرد لە ساڵەکانی هەفتەیە دەیان بردن چن بۆ بە تاجیکستان بوو خەریب بوون ئۆتۆبوسەکەیان وەرجێڕن تعدادێکی زۆریان بیان خانە خوار و لە دەڕێک و بیان کوژن تحت عنوانی ئەوەی کە ئەوە ڕاندەکە خەوی لێکەوتووە لە سوورەتێک ئەوان نەبووە تەرحێکی سوپای پاسداران وەزارەتی ئیتلاعات بوو حسینی شریعەت مەداری و نازانم بەرپرسانی ئیتلاعات و ئەوانەیان داڕشت بوو ئەو هەموو تێکۆشەرە وەکو پویەندە و محەممەدی موختاری و کێ و ئەوانیان هەموو برد و کوشتیان و خۆبوانیان نەکوت کۆمەڵە وتیان بەرەندازن چی دەکرد جعفەری پویەندە وتی ئارەزوم چییە وتی ئارەزووی من ئەوەیە کە ئەو کتێبەی لەسەر حقوقی بەشەر هەیە پێش مردنەکەم منتەشر بێ حقوقی بەشەری تەرجمە کردبوو لەسەرەوە کوشتیان بەداخەوە خۆی نەیبینی ئەو ئارەزوی بۆ نەهاتە دی دێ ئەوەیش کە ئەمڕۆکە جەمهوری ئیسلامی دێکە خەڵکی کوردستان دەبێ مطلقاً کەمترین باوەڕێک بەم جۆرە قسانە نەکەن کە ئەوە کاری شەبەکەهای تشکیلاتی ئێمە سازمانی تشکیلاتی ئێمە زۆر لە نوعێکی دیکەیە کە جەمهوری حتا کەسانی دەگرن لە ژێر شکنجەیە لە ژێر لێدانە ئەترافیان پێکەن لە کۆنگرەکانە بەشدار بوون هاتوون پەیوەندی تشکیلاتیان گرتو هاتوون مەسەلەن کەسیان گرتو لەسەرەوە نەشریەی بردووەتەوە ئەسن لە دنیای ئەمڕۆکەدا کەس هەیە بیر لەوە کاتەوە تێدا تەشکیلات نەگەێمە هیچ حیزبێک لێرەوە نەشریە بنێرێتەوە یا مەسەلەن بۆ نمونە کەسیان گرتووە لە گیراوەکانی بانە ئەوانە یارمەتی ماڵیان بۆ کۆمەڵک کۆ کردوێتەوە نردویانە لە دنیای ئەمڕۆکەدا کە بانکەیە لە دنیای ئەمڕۆکەدا کابرا توانێت چێت لە ماڵەکەی خۆیەوە لە ژمارە حسابەکەی من تۆ ئیکس ئیگریک لە فلان وڵات پوڵ بنێرێ بڵێ ئەوە بۆ خزمەکەمم نارەگەر نیەتی بێ بۆ کۆمەڵەیە بۆ حیزبێکی کەی بنێرێ بیخاتە ئەو پوڵم بۆ بنێرە بۆ فلان جێگا یا ئەو هەموو ڕۆژانە تاجر خەڵکی دیکە هاتوچۆی دوبەیەکەن هاتوچۆی هندوستانەکەن هاتوچۆی ئوروپاکەن هاتوچۆی ئێراکەن کابرا دەچێ مەسەلەن ماڵ بە ماڵ دەگەڕێ 100,000 من 200,000 من پوڵ کۆکاتەوە بینێرێ بۆ کۆمەڵە ئەی بۆ لە ڕێگای بانگەوە ناینێرێ ئەی خۆشمارە عەلەنی حسابەکانی ئێمە هەیە یعنی ئەمانە حتا کونجاری وای ئینسان بیرەکاتەوە بەرپرسانی ئیتلاعاتی جەمهوری ئیسلامی خەرەفاون ئەقلیان کار ناکە ئەگەر ئەقلیان کار کە ئەو سناریۆ سوتاوانە ناکەن بە بەهانە بۆ خەڵکە خەڵک گاڵتەیان پێکەن ئەوە مەسەلەن یارمەتی ماڵی کۆکردێتەوە نردوێتی بۆ کۆمەڵە و شتیوان نیە ئەوانە جا بۆ یەکانی من لام وایە ئەو سناریۆیانە سناریۆهایەکن لەلایەن وەزارەتی ئیتلاعاتەوە داڕژاون هیچ کامێکیان بایەخیان نییە لە هەموو جامعێکی دنیادا کەسێک کە دەگیرێت بەو شکلەیە دەڵێن ئەم کەسە دەبێ وەکیڵی ببێ دەبێ وەکیڵەکەی بچێت قسەی لەگەڵ بکە دەبێت قسەکانی لە زمانی ئەوە بیکەن شکنجە نەکرابێ ئازاد بێکەین هەتا ئەو جنایەتکارێکی وەکو ئەو جمهوری ئیسلامی نووری کە گیراوە لە سوێدا چەندین وەکیڵیان بۆ گرتووە هاتووەتە دادگا وەکیڵەکەی دانیشتەوە من گوێم لە قسەکانی گرتووە بەشێکی ناڵەمە هەمووی بەشێ لە قسەکانی سەعاتی حەرافیەکە قسەی بێسەر و بەراکە گوێی لێگرن
بەڵام جمهوری ئیسلامی توانێت دوودانە لەو فعالانە بێنێ لە تەلەڤیزیۆنە بەبێ شکنجە بەبێ سەر و چاوی هەڵماسرا و بەبێ عەزیەتکردن نیشانیان بدا وەشێڵێکی مستەقل لە پەنای دانیشت بێت و بڵێ فەرموو ئتهامەکانت قبوڵکە ئەتوانێت شتی وا بکە ئەگەر کردی و ئەو کەسە هات لەوێ وتی بەڵێ من چووم ئەوە لە کۆنگرەدا بەشدار بووم ئەوە کاری تەشکیلاتیم کرد ئەوە چیم کردووە لە فەزایەکی ئازادە حتمما شتێکی وا بڵێ ئەوانە گشتی درۆیە بۆ یەکانە ئەم سناریویانە بەڕاستی سناریوهایەکی سوتاوە سناریوهایە کە بۆ عملی پێشگیرانە بۆی جمهوری ئیسلامی نایهەوێت ئەو نەسڵە تازەی کە خەریکە پێدەگا ئەو فعالینەی کە لە ڕاسی بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی ژلان بزوتنەوەی خوێندکاری بزوتنەوەی معلمان لە ڕاسی ئەمانەدان ئەمانە بترسێنێ بەڵام ئەو ڕۆکە خەڵک چاوترسێنیەکە شکاوە ئەوە ئەمڕۆکە خومینی مقدەس بوو جاران لە بۆ بەشێک لە خەڵکی ئەو عکسەکانی خومینی دڕێنن ئەوڕۆکە بحرمەتیکردن بە قاسمی سلێمانی و بە شخصی خامنەیی و بە سمبولەکانی جمهوری ئیسلامی ئەوە بووە بە ئەمریکی واقع ناو کۆمەلگایەدا بۆیە ئەوانە عملهایەکی پێشگیرانەیە و هەمووی ئەو ئیتهاماتانەیش کە دەیدەن ئیتهامی تشکیلاتی و ڕەسەن بە ناوی کۆمەڵ و کۆمەڵی کۆمونیستی لە سناریۆکانیانە دەنووسن و بڵاوی دەکەنەوە ئەمە سەر تاپات جەعلە و هیچ ئەرزشێکی باوەڕ پێکردنی نییە و خەڵکی کوردستان دەبێ بزانێ ئەمە نیە بۆ چیکردنیش کە وترا من لام وایە نابێ و خانەوادەکانیان پێش هەموو شتێک خۆیان کە لە زیندانان ئەمانە لە دیفاع لەو خەڵکەدا کاکە هەمووی لە خیابانن سخۆنڕانیەکەن پلاکاردیان بەدەستەوەی لەسەر چوارپایەک بێساون قساکەن دیفاع لە حقوقی معلمانەکەن نابێ ئەمانە بەتەنیا بێڵنەوە نابێ خانەوادەکانیان بەتەنیا بێ لە هەر بابەتێکەوە مانگرتنی گشتی ئەترازی عمومی ناڕزایەتی هەمووی ئەوانە ئەو ڕەوشانەیە کە دەبێ بکرێەوە حەقوایە بەتەنیانیان هێڵنەوە زۆر باشە کاک حەسەن بە بینەوە سەر و گرانیە سیاسەتی کۆمەڵە سەبارەت بە تایبەت بەم شەپۆلی گرانی کە ئێستا هاتوتە بەر سیاسەتی کۆمەڵە چییە؟ و هەروەک وەک جۆرێک هەمومان دەزانین هەر حرەکەتێک لە کوردستان و لە هەر شوێنێکی دیکەش کە دەکرێت دەبێت بەردەوام بێت و دەبێت هێزی هەبێت و لە خۆشی لەگەڵ هاوپەیمانانی سەراسەری بینێتەوە ئێوە ڕێنێنیتان بۆ هەڵسوڕاوانی مەدەنی چییە دەبێت چی بکەن ئەرکەکانیان چیە باسی بکەنەوە تا جێگای بە سیاسەتی ئێمە دەگەڕێتەوە کۆمەڵە بەشێکە لەو خەڵکە لە چولی تەمەنیدا چ لە زمانی شادا 9 ساڵ فعالیتی نهێنی بووە چ دوای ئاشکرابوونی جمهوری ئیسلامی لە هەموو بوارەکانی خەبات و مبارزەدا لە خەباتی زیندانەکانەوە لە شەقامەکانەوە لە کارگا و مەزرا و هەمووی ئەوانەوە تاکوونی خەباتی چەکداری بە چەند هەزار گیانبەخت کردو بە هەزاران زیندانی سیاسی بە خەڵکێکی وەسیع کە لەو کۆمەلگایەدا هەیەی هەمووی لە پێناوی خزمەتکردن بۆ کۆمەلگایەدا لە پێناوی بەدیهاتنی کۆمەلگایەکی ئازاد کۆمەلگایەکە نابەرابەری بێعەداڵەتی چەسانەوە ئەوانە تێدانەبێ ئەوانە سیاسەتی کۆمەڵەیە و کۆمەڵە جریانێکی کۆمونیستیە جریانێکی سوسیالیستیە جریانێکی باوەڕمەند بە خەباتێکی سەرتاسەری لە ئێرانایە بۆ هەمووی ئەوانە تێکۆشاوەوە کار دەکات بۆیە بەو لە حازانەوە تاو جێگایی بە ئەوە دەگەڕێتەوە کە چی بکرێت یا سیاسەتی کۆمەڵە بۆ چیکردنەکانە سەر ئەم گرانی ئەوانە ئەوەیە کە هەروکو عەرزم کردی ئێمە لامان وایە کە ئەمە تەنها مەسئلەکە نان نییە ڕاستە ئێستا جمهوری ئیسلامی نانی سفرەی ئەو خەڵکەش خەریکە بە قەرزەگرێت بۆچی وەی موتیعیان کە بۆچی ئەو خەڵکە وابەستە بەوە بکاکە لە جێگایەک بڵێن ئەوە خامنەیی بڕیاریدا مەسەلەن قیمەتی نان وای لێبێت لە جێگایەکە خامنەیی بڕیاریدا فڵان شتی دیکە ئازاد بکرێ دەستی برد لە خەزێنەی بەیتی ڕاهبەری ئەو بەزڵ و بەخششەی کرد وەختی خۆی ئەحمەدی نەژاد داد هێرەوەماسی بڵاو دەکردەوە لە شوێنەکانە بۆینی انتخاباتی ینی خەڵک دەست نەخۆر باربێن خەڵک سوالکەر باربێنن خەڵک چاوی لە دەستی حکوومەتەوە بێ لە سوورەتێکە حکوومەتە کە ئەوە حکوومەت نییە خەڵک بەخێوەکە ئەوە خەڵکە حکوومەت بەخێوەکە لە ڕێگای ماڵیاتەوە لە ڕێگای ماڵیاتی مستەقیم لە ڕێگای ماڵیاتی غێری مستەقیم لە ڕێگای منداڵەکانیان سەرباز و بەسیج و سپا و چی و هەمووی ئەوانە کار ئەوانی دەکەنەوە بە ئەبزاری سەرکوت بۆیکانی ئەو خەڵکە دەبێت ئەو هەلومەرجە بناسێ ئەو خەڵکە دەبێت ئەوە بزانێت کە بەبوونی جمهوری ئیسلامی ئەم کۆمەلگایە ڕووی خۆش بەخۆیەوە نابینێ ئاسایش بەخۆیەوە نابینێ ئەمنیەت بەخۆیەوە نابینێ و ئەوە ڕۆشتا ئەوەرە خەریکە منداڵەکانمان لە زیندانە برامان خوشکمان کەس و کارمان هەمووی فەرقی نییە ئەو ئینسانە نێن بەشێکی نەو خەڵکە بۆیە بەو لە حازەوە کۆمەڵە پێی وایە کە دەبێت بۆ ئەم گرانی و ناعەداڵەتیە کە جمهوری ئیسلامی سەرچاوەکەیەتی ئەوە نییە کە جمهوری ئیسلامی پۆڵی نەبێ
بۆ جمهوری ئیسلامی پۆڵی هەیە بینێرە بۆ لوبنان بۆ جمهوری ئیسلامی ئاردی هەیە لەم بێ ئاردیە کە بە قەولی خۆیان دەڵێن بینێرێ بۆ لوبنان بۆچی نیەتی بیدا بە خەڵکەکەی بۆچی ئەو هەموو ئەمبار کراون لە ڕۆن لە قەرمە ڕۆژە فیلمێکم دەدی کابرای چەندانە مەلای نیشانەدا کە چەندین ماشێن خەریکن ڕۆن دەبەنە بەر ماڵەکانیان و کابرا عکسەگرێ دەڵێ کابرای مەلازانی دەڵێ ئەوە ئاخوندەکە بیزانین با دەرچین بە مۆتۆر خەریکن دەرەچین بڵاویان کردوێتەوە چەندانە مەلا نیشانەدا بەیەکەوە کە ئەو احتکاریەکەن چی پێەکەن سبحەینی هەر ئەوان نگرن فرۆشیەکەن منداڵانی دەوڵەمەندەکانە مندا ئاقازادەکانەوەی کە خۆیان پێ دەڵێن سەرانی سوپای پاسداران بۆ یەکانێمە پێمان وایە ئەو گرانی و بینە خەڵک نابێت سکوت بکە نابێت چاویان لەوە بێ بزانین ئەمڕۆ کە زەخیرە بکەین ئەخ زەخیرە چەندێکەکەی بەشێکی فاسد دەبێ بەشێکی خراپە بێ و تاریخ مەسرفێکی پێوەیە هەر ئەو مادە ڕێگاکەی ئەوەیە کە ئەو خەڵکە قۆڵی لێ هەڵماڵن قۆڵی هێمەتی لێ هەڵماڵن و لە بەرابەر جمهوری ئیسلامیدا سکوت نەکەن ئەو سناریویانەی کە جمهوری ئیسلامی چ نیوێتی دوێت مەشاکەن ویزایان داوە بە کابرا دوو نەفەر فەڕەنسەوی هاتوون بۆ ئێران خۆیان ویزاکەیانیان پێداوە خۆیان ئیجازەیان پێداون هاتووە ئەو ڕۆژە دوێنەشەوە کە بووکەی بوو لە سەدا و سیمای جمهوری ئیسلامیەوە فیلمێکی حەوەش دەقیقەیی بڵاو دەکاتەوە کە ئەوە دوودانە مسافر خەریکن ئەوە ڕەسەدیان دەکا ئیتلاعات کرۆ ئابروچوونە بۆ سیستمێکی ئیتلاعاتی تەواوی فرودگاهای دنیا کار فرودگای هەر کەسێک چوو بێ دەزانێت گشتی دووربینی مەداربەستەیە هەموو کەس ڕەسەد دەکرێت لەوێ تۆجشی دەسوویەکەش ڕەسەد دەکا ئێستا بێنی ئەوە بێنی نیشانی بدەی بە تەبەحوری وەزارەتی ئیتلاعاتی جمهوری ئیسلامی یا مثلەن فیلمی گاندۆی ژمارە 1 و ژمارە 2 یا فیلمی تاران کە ئیسرائیل دروستی کرد لە عەلەیهی ئەوانەیە ئەمانە جاسووسایەکن کە هاتوون هەکە جاسووسهای ئەسڵی ناو جمهوری ئیسلامی نە لە کانونی معەلیمانن نە لە کرێکارانی شرکەتی واحدن نە لە کرێکارانی هەفتەپەن جاسووسهای ئەسڵی لە فەرماندەکانی ئەسڵی سوپای پاسداران لەو کەسانن کە ئیتلاعاتی ورد و دەقیق و لەحزە بە لەحزەی سانتیفیوشەکان و سلاحی ئەتۆمی و دانیشمەندهای هەستەیی جمهوری ئیسلامیاندا بە ئیسرائیل ڕێگایان بۆ خۆشکردن پوڵیان پێدان کڕیان ئەمانیان کڕی و هاتن ئەوانەشیان کرد لەگەڵیان تەواوی بە هەزاران کتێب هەیە کە مقالە هەیە نووسراوە هەیە مەسەلەن سیستمی جاسوسی ئەمریکا چۆن کاری کرد لەگەڵ کاگێبێ چۆن کاری کرد لەگەڵ CIA ئەوان معلوماتی ئەسڵی ئەو وڵاتەیان پێەیە فعالێکی معلیمانی مەریوانی معلوماتی چی پێچوو کابرایکی دروستیان کردو بوو خۆت مەشاکە حەسە فیلمەکە ڕەش و سپیە فیلمی ڕەش و سپی ماوە ئەمڕۆکە هەرچی هەیە ڕەنگیە خۆ لە دنیای ئەمڕۆکەدا نیشانی دەدا لە ناو خەڵک ئەم دوو نەفەرە هاتوون باشە بۆ ویزاتان پێداتان زانی جاسوسن جمهوری ئیسلامی لایەکەوە جەنبەی مادی هەیە بۆی بازگیریەکایتر بازگیری کرد لەو چەند نەفەرەی کە لە بریتانیا گرتبوویان ئازادیان کردن و 400 و پوڵێکی زۆریان ێسن بۆیە ئەوانەی کە لە ڕاستیدا بە جمهوری ئیسلامی ئەم کارانە دەکات ئەمە هەمووی دژ بەو خەڵکەیە هەمووی فشار و زەخت و زۆرە لەبەر چی لەبەر یەک تەقینەوەی گەورە جمهوری ئیسلامی نیگەرانە جمهوری ئیسلامی خۆی بۆ تەقینەوەیکی گەورە ئامادە دەکات لە حیزب اللهش ئیستفادە دەکات لە ئێرەش ئیستفاداکە وەروەها لەو وەزیەت و فەزایش کە لە منتەقەیە هەیە خەریکە ئیستفاداکە بۆ ئەوانە بۆیە سیاسەتی کۆمەڵە ئەوەیە کە خەڵک هەرچی زیاتر وشیاری سیاسی بەرێتە سەرەوە هەرچی زیاتر متحد بێ هەرچی زیاتر ئەو خەڵکی کە دێنە شەقامەکانەوە دێنە خیابانەکانەوە خەڵک لە دوکانەکەی داخان نزارەگەر نەبێ چاودێکەر نەبێت شوێنی کارەکەی دابخە پەیوەست بن بەوانە ئەگەر کەسێک نانی هەیە هاوسێ ماڵەکەت و گەڕەکەکە نیوی خەڵکەکە نانی چۆن نەقڕک دەچێتە خوارەوە دەبێت ئەوە بە ئەرکی خۆی بزانێت کە لەو خەبات و مبارزەیەدا بەشدار بێ و بە دڵنیاییەوە تەنانەت بۆ کەسێک کە دەستیشی بە دەمیەگا مەگەر ئەوانەی دەست و پەیوەندەکانی جمهوری ئیسلامی ئەینا ڕووخاندنی جمهوری ئیسلامی بە قازانجی هەموو کەسێک تەنانەت بە قازانجی دەوڵەمەندەکەیشە چ بگاوەی بۆ کرێکارێکە بۆ حکوومەتێکی سوسیالیستی خەباتەکە بۆ ئازادی و بەرابەری خەباتەکە بۆ نان و کار بۆ ئەوە خەباتەکە ئەوە هیچ بە قازانجی ئەوانە و ئەوە ئەمری ئەوانە بەڵام تەنانەت بۆ دەوڵەمەندێکی کە جاری وای حساسی ئەمنیەت ناکات لە پەنای جمهوری سەر بە جمهوری ئیسلامی نییە بۆ ئەوانیش بە قازانج بۆ یەکانێ من پێم وابێ ئەوە ئەرکێکی گشتیە و ئێمە لە هەمووی ئەو خەبات و مبارزاتی ڕۆژانەی کە لە شەقامەکانە هەیە حمایەتەکەین خەبەرەکانیان منعکسەکەین وەروەها داواکەین ئەو فعالینەی کە هەن لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو زانیاری و معلومات و ڕووداوانەی کە هەن بینێرن کە ئێمە دەنگی اعتراض و ناڕەزاتی ئەوان بین کە بیگەین وەروەها حولیش دەدەین لە دنیای دەرەوەش لە مەجامەعە لە شوێنەکانی دیکەدا لەو شوێنانەی کە دەنگمان پێیان دەکا
دەنگی ئازادی خوازانەی خەڵکی ئێران بین نسبەت بەو ئیستبداد و حکوومەتە دیکتاتۆری کە هەیە. زۆر سپاس کاک حەسەن. من پرسیارێکم نییە ئەگەر خۆتان نەزانم نکتەیەک یا قسەیەک ئاماژتان پێ نەکردبێت فەرموو. زۆر سپاس منیش پێمان قسەکان کران تاکیدێکی مجدد دەکەمەوە کە نابێ بێڵین کە جمهوری ئیسلامی خەڵک دەست نەخۆر باربێنێ لوتفی ڕاهبەر خەریک بێ لوتف بکات سپای پاسداران خەریک بێ هێمت بکات ئەو نانەی کە ئەوان دەیخۆن نانی سەر سفرەی ئەو خەڵکەیە ئەوەی کە دەنێرن بۆ شوێنەکانی دیکە وەروە ئەو سناریوانش کە عرضم کرد دوو فەڕەنسایی هاتوون و دانێک فڵان کوێ هاتوون و بۆ خۆیان دەیانهێن بۆ باجگیری لە دەوڵەتەکانیان پوڵەکانیان و فڵانەکانیان لەوێ ئازادکەن لێرش کەسێکیان بینی ئەسان و فیلمە کە تەماشای دەکەی بەڕاستی جعل دروست کراوە نابێ مەجال بدەن بەو کارانش بەڵام ئەوە کاری کێیە کاری بزوتنەوە شۆڕە ژێرانەکان من ئەوە دەڵێم کە کۆمەلگای ئێران لە دەروونەوە خەریکە دەقوڵێ جمهوری ئیسلامی بە زیادی عمری کرد کەس تەسەووری ناکرد دا جەماعەتێکی ئاخوندی کۆنەپارێزی مەسەلەن دانێکی وەکو مەسەلەن جەنەتی بە 98 ساڵ تەمەنەوە ئەم کابرا لە ڕاستی قدرەتێکی زۆر مهمی ئەم حکوومەتە داوێ خامنەی بۆ خۆی بە ئەنواعی دەوا و دەرمان وانێکی دەکەن بە چەند ساڵ عمرەوە یەکێ لە بەناوبانگترین دیکتاتۆرەکانی هەم سەدەی پێشوە هەم سەدەی ئێستا بێ هەمووی ئەمانە لە شەعنی خەڵکی ئێرانە نییە ئەوم پێم وایە جمهوری ئیسلامی بەم وەزعیەتەوە زۆری عمر کردووە هیوادارم تەمەنی کەمتر بێت لە ئەو اعتراض و ناڕەزایەتیانەی کە هەیە سەرتاسەری بێ گشتگیر بێ نکتەی مهمیش ئەوەی کە خەڵکی کوردستان نابێت لە پەراوێزا بێ نابێت لە حاشیەدا قرار بگرێ بڵێن کوردستان باشەکە بێ دەنگە نا کوردستان باش ناکە بێ دەنگە ڕاستە خۆ ئەوان ممکنن لێرە نگەرانن لەوەی کە حزب هەیە نگەرانن لەوەی کە خەڵکەکەی سیاسیە حزبیەت یافتەیە خەڵکەکەیش ڕێگای بربەرەکانی لەگەڵ ئەوانیان دۆزی حتا لە شارەکانی تر ئەوان ئایستا لێرە ئەترازەکە هەیە یەگانی ویژە دەگاتە ئەوێ لە عەرزی نیو سەعاتە 10 دقیقەدا لە خیابانێکی ئەولاترەوە بە هێزێکی زۆرتر کۆ دەبنەوە ینی ڕێگای ئەوانیان دۆزیوەوە خەڵک چۆن لەگەڵیان بربەرەکانێک بۆی هیوادارم ئەو اعتراض و مبارزاتانە ئیدامەدار بێت سەرتاسەری بێتەوە بە نەتیجەیەکە لەدەست ئەم مۆتەکەی حکوومەتی ئاینی نەجاتمان بێ بەوە بگەین. بەڵێ زۆر سپاس و بەشداریت کاک حەسەن. سپاس. بەڵێ بینەرانی ئازیز سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.